سەورە بابرنەوەی لاسۆرانی میوانی و سوود وەرگرتن لە ئەنجامی یاری ئاڵاخۆی لە پلێک هێشتەوە. یاوارەی سێشەمە لە یاریگە یانەی سەورە لە شاری کەرکووک هەردوو یانەی سەورە و سۆران لە یاریەکانی دو هەفتەی خولیانە پلێکەکانی کورسان بەیەگەیشتن. یانەی سەورە هەر لە سەرەتاوە دەستی کرد بە هێرشکردن و چەندین هێرشی یەک لە دوای یەکی کردە سەر گۆڵی یانەی سۆران. تاکۆ لە خولێکی 34 محەممەد عەبدوڕەزاق توانی گۆڵ یەکەم بۆ یانەی سەورە تۆمار بکات و یانەکەی پێش بخات. چەندین هێرشی دیکەشیان کردە سەر گۆڵی یانەی سۆران. بەڵام سەرجەم هەوڵەکانی بێسوود بوون و نیوە یەکەم با گۆڵێکی بێ بەرامبەر لا بەرژەوەندی یانەی سەورە کۆتای هات. دەستپێکی نیوەی دووەم هەردوولا لە شێوەیەکی بەهێزتردا دەرکەوتن و تاکو لا خولێکی 50 یاریزان هۆشمانتەها توانی گۆڵی بەرامبەر بۆ یانەی سۆران تۆمار بکات. ئەمە ژوای کرد یانەی سەورە هێرشەکانی چڵتر بکاتەوە تاکو یاریزان محەممەد مەحموود لا خولێکی 62 گۆڵی دووەمی یانەی سەورەی تۆمار کرد و جارێکی دیکە یانەکەی پێشخستەوە. بەمەنجامەش سەورە توانی سێ خاڵی گرنگ لا یاریەکە دەسەبەر بکات و لا یاریەکەدا بە سەرکەوتن بێتە دەرەوە.